لەگەڵ علی تەمیمی پسپۆڕی یاسایی و دەستوری گفتوگۆ ئەکەین کە لە بەغداوە میوانی کوردستان 24 بەڕێز عەلی ئەم کاتت باش. پێش هەموو شتێک بابزانین کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تا ئێستا کاندیدی سەرکەوتووی دوور خستۆتەوە. ئەمە لە ڕووی یاسایی و هەروەها لە ڕووی سیاسیشەوە چۆن لێکەدرێتەوە؟ نعم بسم الله الرحمن الرحيم. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە سڵاو لە بینەرانی کوردستان 24 خۆشحاڵم جارێکی دیکە لەگەڵ ئێوە. بێگومان دوورخستنەوەی کۆمەڵێک کاندید بەردەوام دەبێ و کراوە ئەگەر بێت و بەڵگەی زیاتر دەربکەوێت لەسەر ئەو کاندیدانەی کە دەنگی پێویستیان بەدەستێناوە تا ئەو ساتەی دادگەی باڵای فیدراڵی بڕیاری کۆتایی لەسەر ئەنجامی هەڵبژاردنی نوێنەرانی عێراق دەدات. واتە لە ئێستاوە تا دادگای فیدراڵی تانەکان پەسەندەکە و ئەنجامەکان پەسەندەکە تا ئەو کاتەش دەکرێ بەڵگەی نوێ لەسەر کاندیدێک دەربکەوێت لەسەر لیستێک دەربکەوێت گفتوگۆی نوێ بکرێتەوە سکاڵای نوێ تۆمار بکرێتەوە شت ئاراستەی ئەنجومەنی کۆمسیاران بکرێت و لەوێەوە بڕیاری لەسەر بدرێت لەبەر ئەوەی بەشێک لە کاندیدانی پەرلەمان وەکو خەڵکی ئاسایی مامەڵەیان لەگەڵ ناکرێ بەڵکو کۆمەڵێک مەرج هەن کە بەپێی یاسا دیاری کراون و پێویستە لە چوارچێوەی ئەو یاسا و ڕێنمایە دیاری کراوەنە کاریان لەگەڵدا بکرێت لەوانە هەبوونی ناو ناوبانگێکی باش و ئەوەی کە دەبێ لێپێچینەوە و دادوەری نەیگرێتەوە و لە ڕووی بڕوانامەوە کۆمەڵێک ڕێسایان بۆ دیاری کردووە بە هەمان شێوە ئەمانە هەمووی کۆمەڵێک لایەن لێکۆڵینەوەی لەگەڵ دەکەن و ڕاستی و دروستی دەسەلمێنن لەبەر چی لەبەر ئەوەی هەندێک کەس براون بەڵام تا ئێستا بە فەرمی نەبوونەتە ئەندامی ئەنجومەن نوێنەران کەی دەبنە ئەندامی ئەنجومەن نوێنەران دوای ئەوەی سوێندی خۆیان دەخۆن و دوای ئەوەی کە دادگای باڵای فیدراڵی ئەنجامەکان پەسەند دەکاوە سەرۆک کۆمار لە 15 ڕۆژ لە پەسەندکردنی ئەنجامەکان داوای یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران دەکات ئەو کات دەتوانین پێیان بڵێن ئەمانە بوونێتە ئەندامی فەرمی ئەنجومەنی نوێنەران بەڵام ئایا مافیان هەیەتانە لە بڕیارەکان دەنێنە ئەمەش بابەتێکی دیکەیە کە ناتوانن شتیوا بکەن لە ڕووی یاساییەوە ئەو ئەندامانە کە یاسایان یا بڕیاریان دژدراوە ناتوانن هیچ تانەیەک لە لەم بابەتەم دەن ئەمە یاسا و یاسایەک لای کردوتەوە. باشە زۆر باشە بەڕێز عەلی دوورخستنەوەی کاندیدەکان لەم کاتە گومان لەسەر پرۆسەی سیاسی لە عێراق دروست ناکات یا پرۆسەی هەڵبژاردن دروست ناکات؟ نعم لا طبعا بەڵێ پێم وایە وەکو دەزانن حکوومەت ئێستا لە بەغدا حکوومەتێکە تەنیا کارەکان بەڕێدەکاواتە حکوومەتی کاربڕەکارە لە یاسا و دەستوری شامەژە بۆ کراوە کە حکوومەتی عێراق ناتوانێت ئێستا ڕێکەوتنواژوو بکات ناتوانێت یاسا دەربکات بەپێی یاسا ئەمە لە فەلسفەی دەستوری پێی دەگوترێ حکوومەتی بەڕێکردن و ڕایکردنی کاروباری ڕۆژانە بۆ ئەوەی بەرژەوەندەکانی خەڵک پەکیان نەکەوێت و نەوەستن کەواتە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە دەکرێت بە شێوازێک مامەڵی لەگەڵ دەکرێت بۆ نمونە دوێنێ من خوێنمەوە کە کەسێک دوور خراوەتەوە لەبەر ئەوەی پێشتر تاوانی کوشتنی لەسەر بۆ یەکێکی تر لێپێچینەوە و دادوەری گرتوێتەوە کەواتە چۆن ئەمە قەرەبوو دەکرێتەوە یاخود ئەو کەسە چۆن قەرەبوو دەکرێت لە ڕێگەی یاساییەوە ئاماژە بۆ کراوە کە بەپێی یاسای هەڵبژاردن ساڵی یاسای ژمارە 4 ساڵ 2023 دەڵێ کەسێک جێی دەگرێتەوە لە لیستەکەی خۆی داواتە ئەمە قەرەبووکردنەوەی ئەو کەسە و لیستەکەیە لەو لیستەی کە کەسێک دوور خراوەتەوە بنمونە لە دوای ئەو چێ زۆرترین دەنجی هێناوە ئەو کەسە سەر دەکەوێتە لە هەمان لیست بەڵام لە هەندێک حاڵەتی دیکەشدا دەنگەکان بۆ لیستێکی دیکە دەچن و هەندێک جار بابەتی کۆتاش دێتە نێو پرسەکەەوە بۆیە
چارەکردنی یاسایی ئەم پرسە بە یاسا یەکلایی کراوەتەوە و مادەی یاسایی لەسرا بەڵام ئەگەر دەپرسین بۆچی ئێستا دوور دەخرێنەوە ئەمە پەیوەندی بە چۆ هەیە پەیوەندی بە دووبارە وردبینی و دووبارە پێداچنەوەیە بەسەر تۆمار و بەڵگەنامەکان تاکو دادگای باڵای فیدراڵی هەموو شتێک یەکلای دەکاتەوە لەبەرەوەی تۆ ئێستا ناوی 329 ئەندام پەرلەمانت هەیە دوای ئەوەی کە تانەکان یەکلایی بوونەوە دوای ئەوەی کە لە دادگا پرسەکان یەکلایی کرانەوە دەستە دادگای فیدراڵی دادگای فیدراڵیش لە ماوەی 3 ڕۆژدا بڕیار لە تانەکان دەدا جارێکی دیکە وردبینی بۆ دەکا سەیری دۆسیە و کاغەزەکان دەکا بەڵام دادگای باڵای فیدراڵیش ئەگەر بێت و سەرنجی لەسەر هەبێ یاخود شتێکی هەبێ کە بەڵگەی لەسەر نەبێ و ئەگەر بیرتان بێ پێشتر ئەم شتە ڕۆی داوە بە نمونە لە ساڵی 2010 کۆمەڵێک کەس دوور خرانەوە لەبەر ئەوەی پرسەکە پەیوەندی بە لێکۆڵێنەوە یاساوە هەبوو بۆیە تا دادگا بڕیار دەدا وردبینی بەردەوام دەبێت باش بەڕێز عەلی متمانەی سیاسی لە دامەزراوەکان چی لێ دێت بە چه ئاڕاستەیەکە بینن چه خوێندنەوەیەکی بۆ ئەکەن نعم بەڵێ من پێم وایە کە ئەم پرسە کاتێک کەسێک دوور دەخرێتەوە کەسەکەش براوەیەوە دەنگی پێویستی هێناوە و ئەو کەسە با بڵێن خەڵکێک و لایەنگرێک هەن کە پشتەوانی دەکەن لە پرۆسەیەکی دیموکراسیدا دەرچووە ئەمە هەڵبژارنی گەلە بۆ ئەو بەڵام لە یاسا بابەتەکە جیایە لە یاسا پرسەکە بە بێلایەنی یەکلایی کراوەتەوە ئێمە لە یاسادا شتێکمان هەیە دەڵێتی دەڵێ ئەگەر دوو بەرژەوەندی بەریەک کەوتن بەرژەوەندی گشتی سەر دەخرێ لەسەر بەرژەوەندی تایبەتدا کەواتە ئەمە بەرژەوەندی گشتیە لە بەرژەوەندی خەڵکدایە تۆ کاتێک ئەندامێکی یاخود کاندیدێکی دەرچوو بەهۆی لێپێچینەوەی یاسایی یاخود لێپرسینەوە و دادوەری و هەر پرسێکی دیکە دەیگرێتەوە سکاڵایەکی لەسەر دەستەی دەستپاکی دوورخستنەوەی ئەم کەسانە لە بەرژەوەندی کۆمەلگە و لە بەرژەوەندی گشتیدایە چونکە 2000 ئەمە دەبێتە ئەندامی پەرلەمان من لەگەڵ ڕێزم من باسی کۆمەڵێک ناوی دیاریکرا و ناکەم بابەتێکی شەخسی بێکە ئاماژە پێ بکەم بەڵام کاتێک ئەمانە دوور دەخرێنەوە ئەمە بە گوێرەی یاسایە بە گوێرەی دەستوری عراقیە کە ئاماژە بەوە دەکات بەرژەوەندی کۆمەڵێک کەسی زیاتری تێداوە دەبێت 100,000 دەنگ نوێنەرایەتی 100,000 دەنگ دەکا ئەو کەسە کەواتە کاتێک نوێنەرایەتی 100,000 کەس دەکا لەوانەیە ببێ بۆ زیر لەوانێت پێ بە سەرۆکی پەرلەمان بە پرسیارەتێکی گەورەی دەکەوێتە سەرشان بۆیە گومانی تێدانە کە وردبینی لەم بابەتانەدا زۆر گرنگە پێداچنەوەیان زۆر گرنگە بەڵام کاتێک کەسێک دوور دەخرێتەوە کەسێکی لیستەکەی خۆی دێتە شوێنی ئەو بۆیە بابەتەکە بابەتێکی یاسایی پەتیە و من پێم وایە ئەم بڕیارانە هیچ کاتێک گۆرانکاریان بەسەردە نایە وەکو ئاماژەشم پێکرد بڕیارەکانی دەستەی دادوەری بڕیاری کۆتایین ڕەنگە بۆ ئەو کەسێک کە دوور خراوەتەوە دەستەوەش نۆبێت هیچی لە دەست نێت بەڵام ئەمە یاسایە یاساکە دەڵێ هەر کەسێک ئەم بڕیاری لەسەر دەکە ناتوانێتانی بەڕێز عەلی پرسیارێکی دیکە دێتە عێراق و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق پێشەوەی کە کاندیدەکان بچنە ناو پرۆسەی خۆکاندیدکردنەوە پێشتر با بڵین لێکۆڵینەوە وردبینیان لەسەر ئەکرێت بۆ پێش هەڵبژاردن هەندێک لێکۆڵینەوە هەیە دەرناکەوێت لە دوای هەڵبژاردن و سەرکەوتنی کەسەکە و بردنەوەی کورسی لە ناو پەرلەمان دواتر لیژنەیەکی دادوەری هەڵدەستێت بە فەرمانێک بۆ بە دوورخستنەوەی ئەو کەسانە هەر ئەم کەسانە بوون کە پێشتر وردبینیشان لەسەر کرابوو ئەو کاتنەیان دەزانی صحيح هذا سؤال مهم ئەمە پرسیارێکی زۆر گرنگە ئەم پرسیارە دەوەستێتە سەرچی من دوێنێ کاتێک
کە یەکێک لە کاندیدەکان دوور خێرایەوە خەریکی خوێندنەوەی ئەو هۆکارە بووم کە دەستەی دادوەری لە دوورخستنەوەکەی جێگیریان کردبوو واتە باسییان لەوە کرد بۆ ئەومان دوورخستە بوو سەیرم کرد کەسێک سکاڵای کردووە واتە ئەم دوورخستنەوەیە کە دوور خراوەتەوە بەبێ کەسێک نەبووە کە سکاڵای نەکردو بەڵێ کەسێکەوە سکاڵای کردووە گوتێتی ئەم کەسەی دوور خراوەتەوە ئەمە ئەوەی لەسەر بۆیە من دەڵێم پرسیارەکە گرنگە کۆمسیۆن لە بنەڕەتدا کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان چی دەکات نووسرا و گفتوگۆ لەگەڵ 13 لایەن دەکات بەڵگەکانی کۆ کردوتەوە لە دەستەی دادوەری لە دادگاکان لە ئەنجومەنی دادوەری لە چەندین لایەنی دیکە لێپرسینەوە و دادوەری هەموو ئەوانەی کۆ کردوتەوە گوتێتی هەر کەسێک خاڵێکی لەسەر بێ دووری دەخاتەوە لەبەرەوە کوردستان ئێمە زیاتر لە 8,000 کاندیدمان هەبوو 500 کەسیان زیاتر کەمتر دوورخستوتەوە بۆیە ئەوەی ئێستا لە دوورخستنەوە دەبینین دەوەستێتە سەرچی یان ئەوەیە کەسێک سکاڵای کردووە یاخود کەسێک هاتووە گوتێتی ئەو کەسە پێشتر حکمی زیندانی لەسەر بووە لەمەوە دەست بە جم و زۆڵ و لێکۆڵنەوە دەکرێت ڕەنگە کە ئەمە نەگەیش بێتە ئەنجومەنی کۆمسیاران بەڵام دوجار بە دوواداچوونی بۆ دەکرێت بۆیە ڕاستە بۆ ئەو کەسەی کە دەنگی هێناوە و دەرچووە شتێکی ئازار بەخشە بەڵام دوجار گرنگە تەنانەت لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش ئەم وردیە هەبووە لە هەرێمی کوردستان من بامان شەوە بینیومە لەو هەڵبژاردنانەی کە لە هەرێمی کوردستان بەڕێوەچوە وردیەکی زۆر هەبووە لە پێداچوونەوە بەم بابەتانە لەبەرچی بەڵێ لەبەر ئەو لەبەرچی ئەگەر با بڵێ بەردەوام بی لەسەری چکە ئەوە دوا کاتەکە بەوە جەنابەت هەتا ڕستەکەتمان بۆ تەواوکەی تفضل أضيف نعم بەڵێ من گوتم بۆچی گرنگە دوای ئەوەی ئێستا کە تۆ 329 کەست دیاری کردووە ئێمە ناتوانین بڵین ئەمانە بوونەتە ئەندامی پەرلەمان نەخێ نەبوونەتە ئەندامی پەرلەمان ئەم کەسانە ئەنجومەنی کۆمسیاران ناوەکانیان بەرز دەکاتەوە بۆ دادگای باڵای فیدرالی بۆچی بۆ ئەوەی کە شەرعیەتی یاساییان پێ بدرێت دوای ئەوەی دادگای باڵای فیدرالی ئەو کات بە فەرمی دەبنە ئەندامی پەرلەمان ئەو کات کۆتایی پێدێت و هیچ تانەیەک ناتوانێت لێیان بدرێ یا خۆ با بڵین سکاڵا تۆمار بکرێت ئەمە دوا وێزگە دادگای فیدرالیە دواتریش داوا لەسەر و کۆمار دەکرێت کە یەکەم کۆبوونەوە داوا یەکەم کۆبوون بەڵێ سپاس دەکەین عەلی تەمیمی پسپۆڕی یاسایی و دەستوری کە لە بەغدا و میوانی کوردستان 24 بوویت دووبارە سپاس